زان و خۆشەویستانمان ئەو تاوانانی دەرحەق بە میلەتی کورد کراون ئێجگار زۆرن کە حیزبی بەعس و حیزبی بەعسی لە ناوچووە سەرانی حیزبی بەعس دەرحەق بە میلەتەکەمانیان کردووە. یەکێک لەو تاوانە قێزەون و ناشینانی دەرحەق بە میلەتەکرا کۆمەڵکوژی یاخود پرۆسی بەناو ئەنفال بوو کە زیاتر لە 182,000 ژمارەکەم بیرچوویەوە 182,000 منداڵ و گەنج و پیر و بەتەمەن و ئافرەت و هەموو ئەمانە کۆمەڵکوژکران لە پارێزگاکانی خواروی عێراقەوە بە دواتر دوای ئازادکردنی عێراق بەجۆ لە جۆرەکان گۆڕەکانیان دۆزرانەوە. ئێمە باز لەم یادە مەزنە دەکەین، باز لە گرنگی ئەم یادە دەکەین بۆنەوەی داهاتوو بۆەوەی کە هیچ کاتێک ئەم یادە لە زیهن و مێشکی هاوڵاتیانی کووردا بیر نەچێتەوە کە چ تاوانێکی قێزەون بەرامبەر بە میلەتی کورد کراوە. لە چەمچەماڵەوە لە ناوچەی چەمچەماڵ و ناوچەیە کە پڕ لە شەهید و کەسانی ئەنفالە میوانێکمان دەبێت و گفتوگوی لەگەڵ دەکەین بەڕێز کاک بەکر حەمە حسێن سەرۆکی ڕێکخراوی چەرموو بۆ پرسی ئەنفال هاوکات نووسەرە کاک بەکر گیانسڵای خوا لێ بە سپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. سڵاوی لە ئێوەی بەڕێزیش دەستان خۆش بێ، زۆر سپاس لە خزمەتانم. خزمەت لە ئێمەوە کاک بەکر، ئێمە ئەم تەوەرێمان داناوە بۆ یادکردنەوەی ئەم مەرگە ساتە بۆ ئەم تاوانە قێزەونێک دەرحەق بە میلەت و بە ناوچەی گەرمیان و زۆرێ ناوچەکانی دیکەری کوردستان کراوە تا چەند گرنگە ئەم یادە وەکو خۆی بێنڕێتەوە بۆی نەوەی داهاتوو بزانێت کە چ تاوانێکی قێزەون دەرحەق بە میلەتی کورد کراوە. بەڵێ سەرەتا پرسە و سەرخۆشی خۆم بۆ کەسوکاری قوربانیانی ئەنفال و سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی ئەنفال دانوێنین. بەڕاستی مەسەلەی یادکردنەوە پرۆسەیەک ئەبێ پرۆسێکی بەردەوام بێ، یعنی پرۆسەیەک بێت ئەم پرۆسەیە کات و شوێنێکی معەیەن نەبێ و تەواو. یعنی یەکێ لەو کێشە گەورانەی کە ئێمە هەمانە لە مەسەلەی یادکردنەوەی جینۆسایدی ئەنفالە ئەوەیە کە عەفوەن گوێم لە دەنگی خۆمە بێ ببورن برانی کۆنترۆڵ ئەگەر بۆی چاک بکەن بۆ کاک بەکر لە پرۆسی ئەنفالە یادکردنەوەی ئەبێ یادکردنەوە بەردەوام بێ، یعنی ئەوە نەبێ ڕۆژ و کاتێکی معەیەن یا شوێنێکی دیاریکرا و تایبەتکەی بە یادکردنەوەی جینۆسایدی ئەنفال. بۆ ئەوە ئێمە پێویستمان بەوەیە یەکەم یادەکانمان پرۆتۆکۆلی بێ، یعنی ئەم یادانە لە یادێکی مەحەلی و لۆکاڵیەوە بکەینە یادێکی پرۆتۆکۆلی. حکوومەت لەسەر ئاستی وەزارەت و دام و دەستگا پەیوەندیدارەکانی بەم یاددان ئاستێ، ڕێوڕەسمی حکومی گرنگ و پرۆتۆکۆلی ئەنجام بە، قونسڵیە و سەفارەت و حکوومەت و وەزارەت و ئیعلامی نێودەوڵەتی ئیقلیمی بەشداری بن لەم جۆرە یادانە و ئەمە دەرفەتێک بێ جارێکی کە بۆ ناساندنی ئەنفال بە جینۆساید. و یەکێکی کە لەو شتانە بەڕاستی ئەوەی کە لە دنیاە میلەتانی ئەوانەی کە جینۆساید کراون کە ئەنجامێدەن بۆ مەسەلەی جینۆساید بریتیە لەم ڕۆژەوەی کە یادی بۆ نمونە ئەنفالەکەنەوە یا هۆڵۆکۆست هەتاوەکو ساڵێکی کە بەردەوام ئەمە یادەکرێتەوە لە زیهنی هەموو تاکەکانی کۆمەلگا هەیە. تۆ ئەبێ ئەمە بۆی بەردەوام یادی ئەمە بکەیتەوە. جینۆساید بەشێ بێ لە سیاسەت و سەقافەت و فکر و هونەر و سینەمای ئەو حکومڕانەی کە هەیە، بەس ئێمە وامان نەکردووە بەداخەوە. تەنها کاتێکی معەیەن، ڕۆژێکی معەیەن، 2-3 سەعاتی معەیەن دیاریەکەین بۆ یادی ئەنفال. بۆیە بەداخەوە نەک هەموو دەستگاکانی ڕاگەیاندن لە کوردستانە، هەموو ئەحزاب، هەموو سیاسیەکان تەنها 4 دێن مەراسیمێکی لۆکاڵیەکەنەوە بۆ یادی ئەنفال. ئێمە بۆی ئەمەمان بە زندوێتی بێڵینەوە، پێویستمان بۆیە پرۆگرامەکانی پەروەردە بە تەواوی باسی ئەنفال جێ بکرێتەوە لەسەر جەماسەکانی خوێندرا، ئەبێت فکر و سەقافەت و سیاست لەسەر مەسەلەی جینۆساید داڕێژیتەوە. بەداخەوە ئەبوایە کۆمەلگەی کوردستانی پێش ئەنفال و دوای ئەنفال دوو کۆمەلگەی تەواو جیاواز بووایە. بۆیە ئەم یادکردنەوانە یادکردنەوەکان ئێمە ناتوانین لە سنووری چەمچەماڵ و گەرمیان دەرچین یا لە سنووری هەرێمی کوردستان دەرچین. یادکردنەوەکان ئێمە هەر بۆ خۆمانە. من دۆستێکم بەشداری یادی ناکازاکی و هێرە شیمای کرد بوو لە یابان، وتی بەڕاستی من چوومە ئەو یادەوە، یعنی من بەس من سەرۆکی وڵات نەبوو. ئێمە توانیمان ئەمە بکەین، نەخێر نەمانتوانیوە
تا بەغایش بڕۆین یعنی بۆیە ئەمە پێم وابێ بەشێکی گەورەی کەم تەرخەمیە لەلایەن حکومڕانانی هەرێمەوە و بۆ ئەوە ئێمە سەدان و هەزاران چیرۆکمان هەیە لەم ئەنفالە کە سەرمایەکی مرۆیی گەورەیە بۆ دروستکردنی نەوەکانی داهاتوو و خەڵک هەیە لەسەر نەتەوەکانی دنیا لەسەر ئەفساناژین لەسەر شتی دروستکراوەژین لەسەر خەیاڵاتەژین بەڵام ئێمە هەزاران هەزارشی چیرۆکی قوربانیدان و قارەمانێتیمان هەیە لە پڕۆسەی ئەنفالە کوا و چیرۆکانە کوا جێڕەوانەوەکانی کوا فلیمەکانی کوا ڕۆمانەکانی کوانەوەکانی ئێمە چەند ئاشنان بەم چیرۆکانە بۆیە بەڕاستی وازانم کۆمەلگای کوردی و حکومڕانی کوردی بەڕاستی زۆر کەم تەرخەمە لە ئاست ئەمەیە و زۆر کەم تەرخەمە بەرامبەر بەوەی نەمانتوانیوە ئەم یادە بکەینە یادێک بەردەوام لە زیهن و ڕۆح و وجدانی تاکەکانی ئێمەیە بە زندویەتی بمێنێتەوە. ئایا خزمەتکردن و بەدەمەوەچوونی ئەو خێزانانەی کە ئەنفالیان هەیە و هەروەها شەهید و قوربانیان هەیە لە چه ئاستێکدایە ئایا توانراوە خزمەتێکی باشان بکرێت؟ بەڕاستی ئێمە ئەگەر بڵین هیچ نەکراوە شت کراوە ئەوەی کە کراوە لە حکوومەتی هەرێم لایەنی کەمی هەندێک پێویستی دابین کردووە بەڵام ئەگەر سەیری وێنە گەورەکەکەین ئەنفال خۆی جینۆسایدە ژێرخانی ئابووری کۆمەڵایەتی دەرونی کللتوری هەموو کوردستان وێران بوو یعنی کۆمەلگانی چینی لادەی ئەو کاتە بە هەموو شێوەیەک سڕایەوە نزیکەی 4500 لادەی کوردستان ڕووخاوە بەڕاستی ئەوەی کە هەیە ئێمە بۆ ئەوەی لەو بارودۆخە بینە دەرەوە کە ئێستا کە سوکاری ئەنفالی تیا و قوربانیانی ئەنفالی تایە و ئەو ناوچانەی کە زەرمەندی یەکەمی ئەم تاوانن کە چەمچەماڵ و گەرمیانە بە پلەیکەم اینجا ناوچەکانی تری کوردستان هەموو کوردستان بەڕاستی لە 8 قۆناغی ئەنفالە بە جۆرێک لە جۆرەکان هەموو ژێرخانی ئابووری ئەو کاتەی کوردستان کە بریتی بۆ لە گوند و لادێکان و کۆمەڵگەی کشت و کاڵی و ئاژەڵداری و سەردەم هەمووی تیاچوو سەرڕای ئەو هەموو سەرمایە مرۆیی و ئابووری کە تیاچوو ئێمە بەداخەوە لە دوای ڕووخانی ڕژێمەوە هەندێک هەوڵ هەبووە بۆی قەرەبووی کە سوکاری قوربانیان و ناوچەکانیان بکرێتەوە بەڵام ئێمە پێمان وایە ئەو هەوڵانە هەوڵی زۆر سادەن و هەوڵەکان هەوڵی جددینین ئێمە وەکو ڕێکخراوەکانی بواری جینۆساید تقریبەن مانگی پێش ئێستا یاداشتێکمان داوەتە لایەنە سیاسیەکانی بەشدار لە حکوومەتی عێراق ئەوانەی کە ئەیانەوێت لە داهاتووە حکوومەتی عێراقی تەشکیل کرد ئێمە پێمان وایە ئەبێ پرسی ئەنفال و پرسی جینۆسایدی ئەنفال بکرێت بە پرسی کێشە بکرێت بە پرسێکی سیاسی لەگەڵ حکوومەتی عێراقا وەکو کێشەکانی تری مادەی 140 بودجە پێشمەرگە وەکو ئەو پرسانەی کە پرسی سیراع بێ پرسی ململانێ بێ پرسێکی ئینسانی مرۆیی بێ لەگەڵ بەغایە بۆیە ئەبێ ئێمە هەڵوێست وەرگرین بەرامبەر بە دامەزراندنی حکوومەتی داهاتوو کابینەی نوێی حکوومەتی عێراقی لە بەرامبەر پرسی جینۆسایدە ئێمە داوای ئەمەمان لەلایەنە سیاسیەکان کردووە بۆ ئەوەی بتوانن لە پاچێکێکا جێگەی پرسی جینۆساید بکەنەوە کە بریتیە لە قەرەبووکردنەوە و بریتیە لە مەسەلەی گەڕاندنەوەی ڕووفاتی ئەنفالکراوان و پشکنینی دیێنەی و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان داوای لێبوردن لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ گەلانی عێراق و کورد بە تایبەتی پاچێکێکی گشتیە ئێمە داومانەتە لایەنە سیاسیەکان و پێمان وایە بۆ ئەوەی تۆ بۆ ئەوەی ئەم پرسا بچێتە پێشەوە هەم لە ڕووی ئەوەی کە تۆ بتوانی لە ڕووی جینۆسایدەوە ئەم پرسە بەریتە پێشەوە یەکسەر تۆ کە ئەیکەیتە کێشێکی سیاسی لە حۆک لەگەڵ حکوومەتی عێراقا لە مەحفەلی ئیقلیمی نێودەوڵەتی لە ئیعلامی ئیقلیمی نێودەوڵەتی تۆ یەکێ لە پرسە گرنگ و چارە نووسازەکان لە لەگەڵ عێراقا بێ بە پرسی ئەنفال وەکو ئەو پرسانەی کە هەتە دەیان ساڵەوە هەتە لەگەڵ بەغا و هیچ چارەسەرێکشی بۆ نەدۆزراوەتەوە بەڵام مەحفەلی ئیقلیمی نێودەوڵەتی ئەزانێ کێشەکانی کورد لەگەڵ بەغایە چییە ئەزانێ کێشەیە لەسەر مادەی 140 ناوچە جێناکۆکەکان لەسەر پێشمەرگە لەسەر بودجە بۆیە پرسی ئەنفال لەبێ ئیزافە کرێ بۆ ئەم کێشە سیاسیانە بۆی هەم لە مەحفەلی ئیقلیمی نێودەوڵەتیە تۆ مەوزوعە بە زیندوێتی بێڵیتەوە و ئێمە لە موسسەی شوهەدای عێراقی قسەمان کردووە لەسەر قەرەبووکردنەوەی کە سوکاری ئەنفال کراوان مەسەلەی ئەنفال پێویستی بە یاسایەکی تایبەتە کە یاسای قەرەبووکردنەوەی قوربانیانی جینۆسایدە چونکم ئەو قەرەبووی لە جینۆسایدا هەیە جیاوازە لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە جیاوازە لە
تاوانەکانی کە مەسەرەن تاوانی دژە مرۆڤایەتی، تاوانی کوشتن، داوانی زەرمەدموانی دەستی ڕژێم، چونکە ئێمە کۆمەڵی یاسامانەیە لە عێراقا، یاسای ژمارە 16 ساڵی 2009 یاسای ژمارە 16 ساڵی 2010 کە باسی قەرەبووکردنەوەی ئەوانەی زەرمەندی دەستی ڕژێم بوون، بەڵام ئەمانە هیچی بۆ جینۆسای تاوانی جینۆسای جێ نابێتەوە لەم یاسایانە. بۆیە بە پێی یاسای نێودەوڵەتی من شخصی خۆم لەگەڵ سەرۆکی مؤسسەی شوهەدا عێراقی قسەم کردووە، وتوێتی ئەبێ پەرلەمانی عێراق هەوڵ با یاسایەکی تایبەت دەربکا بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەنفال، چونکە قەرەبوونەکە چەند بوعدێکی هەیە لە ڕووی مادی و معنەویەوە. بۆیە گرنگە سەرجەم فراکسیۆنەکانی کورد لە پەرلەمانی عێراق، چونکە ئێمە دەیان ساڵە ئەم هەموو پەرلەمانتارەمان ناردووەتە بەغا، نازانین بەداخەوە وەک پێویست کوا چیان کردووە، مەوقیف واڵوێستەکانیان لە بەرامبەر ئەنفال و قوربانیانی ئەنفالە چی بووە. یعنی هێزە سیاسیەکان لە بەرامبەر پۆستێکە دەیان مەوقیف وەرەگرین، وەکەی بینین لەسەر پۆستی سەرۆکۆمار، لەسەر وەزیرێک، لەسەر مدیر عامێک، لەسەر لژنێکی پەرلەمانی، ئەو هێزە سیاسیانە چەند مەوقیفەگرن، چۆن لە پەرلەمان مەوقیفەگرن، بەڵام لەسەر پرسێکی ئینسانی چارە نووساز کە پەیوەستە بە نەتەوەکەت و داهاتوی نەتەوەکەتەوە چه هێزێکی سیاسی مەوقیفی وەرگرتووە، چه هێزێکی سیاسی توانیوەتی پەرلەمان جێبێڵێ. بۆیە بەڕاستی ئەمانە ئەم هێزە سیاسیانە بەداخەوە وایان لێ هاتووە ئەوەی پۆستێ گرنگە بەلایەنەوە، کێشەیەکی گرنگی نەتەوەکەت و چارە نووساز کە مێژوو داهاتوی ئەم نەتەوەیە لەسەر ئەمەیە کە شەرعیەتی مانەوەی ئەم قەوارەیە بریتیە لە ئەنفال و کیمیاباران، هەتا ئێستا مەوقیفێکیان لە پەرلەمانی عێراق و لەناو حکومەتی عێراق وەرنەگرتووە، کە ئەمە جێگەی داخ و نیگەرانیە بۆ سەرجەم ئەو هێزە سیاسیانەی کە لە بەغا بەشدارن لە پێکێنانی حکومەتی عێراق و پەرلەمانی عێراقا. ئێمە نزیکەی 600 پۆستمانەیە لە عێراقا، هەمی موچەخۆرە بەداخەوە. بۆیە بەڕاستی بۆ ئەوەی ئەمە تەجاوزی ئەم حاڵەتەکەین، پێویستمان بەوەیە هەموو هێزە سیاسیەکان لە بەغا بێکەوە یاسایەک دەربکەن بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی جینۆساید. و لە هەمان کاتە ئێمە بەپێی بە دەستوری عێراق، بەپێی 2 مادەی دەستوری عێراق، بە تایبەتی ئەو ناوچانەی نەوت و غازیتیان وەکو چەمچەماڵ وەکو گەرمیان، بەپێی مادەی پێم وابێ 113 و 114 دەستوری عێراقا، بەشێک لەو نەوت و غازەی کە دەرەهێنرێ لەو ناوچانەی کە زەرمەندی دەستی ڕژێمن ئەبێ بۆ قەرەبووکردنەوە و ئاوادانکردنەوەی ئەو ناوچەیە بەکاربێنرێ. بەڵام بەداخەوە ئێمە لە شاری چەمچەماڵ ژێرخانێکی وێران بوومان هەیە لە ئاوادانکردنەوە، ژێرخانی خزمەتگوزاری و ئاوادانکردنەوە لە چەمچەماڵە تا ئاستی سفرە. مرۆڤ لێرە کێشەی سەرەتاییە، کێشەی ئاوی خواردنەوەی هەیە، کێشەی ئەوەی هەیە وەکو مرۆڤ بژی بەداخەوە، کە ئەو کە سەرچاوەیەکی وزەی گەورەی کوردستان لەم شارەیە هەیە کە بە پێی یاسا ئەبێ دووبارە لەو ڕێگەوەی قەرەبووی ئەم ناوچەیە بکرێت و ئەم ناوچەی ئاوادان بکرێتەوە. بەڵام بەداخەوە وەک لە لافاوەکەیە بیتان هەموو عەیب و کەم و کوڕی ئەو دەسەڵات و حوکمڕانیە دەرکەوت کە لە ماوەی 35 ساڵی ڕابردووە لە کوردستان و چەند چەماڵ حوکمڕانی هەرێمی کوردستانە. بەڵێ مامۆستا بەکرد جەنابەت وەکوی کە سەرۆکی ڕێکخراوێکی دووە سەرنووسەری زۆر بەوردی و لەو شوێنەی لە چەند چەماڵیش دەجێ زۆر بەوردی دڵنیا ماگاداری معانات و کێشە و گرفتی کەسوکاری بەناو ئەنفالکراوەکانی، معاناتیان چییە، کێشە و گرفتیان چییە دەزانی. هەر باست لە لافاوەکە کرد کاک بەکریانی شتێکی زۆر گرنگ لە کاتی لافاوەکە سەری هەڵدا دەرکەوتنی چەندین خێزان و خانمێکی بەتەمەن لە نێو ماڵەکەیدا بەدەست هەژاریەوە دەناڵێنێ بەدەل لە خاوەن پێداویستیە سەرەتاییەکان وەک ئاماژت پێکرد. ینی کۆمەڵێک گرفتی دیکە کە لە خوار هێڵی هەژاریەوە بەداخەوە لە کاتێکدا وەک ئاماژت پێکرد چەمچەماڵ و دەوروبەر و گەرمیانی، ینی شوێنێکی پڕ لە بەرەکەت و شوێنێکە کە دەکرێت هەر ئەو گازەی هەر ئەو شوێنەی کە نەوتی دەدا دەنێ بەشێکی بدرێتەوە بە کەسوکاری ئەو خەڵکو ئەو شوێنانە. بەڵێ وڵی ئەو ئێماگەدارین و لەناو وەزعەکەیە ژیان و خۆمان قوربانی پرۆسی ئەنفالین و کەسوکارمان ئەنفالە. بەڕاستی ئەنفال کاریگەریە دەرونی و کۆمەڵایەتی و ئابووری و کولتورەکانی بۆ سەدان ساڵی تر لەسەر کۆمەڵگەی کوردی و کەسوکاری قوربانیان ئەمێنێتەوە. یعنی ئەوە نییە کەسوکاری ئەنفال کراوان بە تێپەڕبوونی ئەم یادە بە 38 ساڵ بەسەر ئەنفالە ڕزگاریان بوو بێت لەو دەردە دەرونی و کۆمەڵایەتیانەی کە بەهۆی ئەنفالەوە تووشیان بوو. قەت ڕزگاریان نابێ،
تاو ڕۆژەی ئەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە یعنی چونکم بەردەوام لە ئازارێکان ئازارێکی ڕۆحی دەرونی ئاو و حەسرەتێک بە هەزاران کە سوکاری قوربانی بردە ژێر خاک و گڵەوە کە گەڕانەوەی ڕووفاتی ئازیزان و قوربانیانی ئەنفال بووە لە ناوەڕاست و باشووری عێراق بەداخەوە بەدەیان گۆڕی بە کۆمەڵ ئێستش لە سەما و نورە سەلمانن یعنی کە سوکاری ئەنفال هەموو ساڵی ئاو و حەسرەتیەوەی ئەم ڕووفاتانە بگەڕێتەوە 153 ڕووفات ئێستا کە قساکەن لە توبعەدلی بەغایە بۆ نایهێننەوە حەوت گۆڕی بە کۆمەڵ من خۆم لەگەڵ سەرۆکی موەسسەی شوهەدا عێراقی قسەم کردووە لەگەڵ توبەتڵی عێراقا قسەم کردووە هەر لە تەلشێخیە و لە سەماوە بە تەنیشت دەم گۆڕە بە کۆمەڵی ئێستا ڕووفاتەکانی لە توبعەدلیە حەو گۆڕی بە کۆمەڵی کە لە تەنیشتێتی یعنی چی هەیە بە قەدەمەگرم بێ یعنی ئەکرێ ئەم هەموو پۆستشیەی لە بەغان ئەم هەموو بەرپرسەی لە بەغان بەس موچە بخۆن ئەی موقیف و هەڵوێستی ئێوە چییە بەرامبەر بەم قوربانیانە ئەی دەوری ئێوە چییە کاکە یعنی ئێوە چیەکەن لێ بەس موچە وەرەگرن یعنی ئەم گۆڕانە ئەم ڕووفاتانە کاکە چوونەتە سەر گۆڕی بە کۆمەڵبانی کراوە بەگەنم کراوە بە کشت و کاڵ کاکە کە لەسەر و عێسخانەکانی بەدەرەوە کاکە وەڵڵاهی ئەوەی ئەم دەسەڵاتە و ئەوەی بەرپرسەکانی بەرامبەر بەم میلەتە کردویانە و موقیفیانەیە بەرامبەر لە مێژووی هیچ گەلوونەتەوەیەکان نییە تۆ ڕووفاتەکانی قوربانیانی ئەنفال لە سەما و نورە سەلمان بێ خەڵک کشت و کاڵی لەسەرکات تۆ لە ناو بەخایە شەڕی پۆست و ئەوەتە بێ موقیفی وەرنەگری بەرامبەر بۆیە کە سوکاری ئەنفال کراوان لەو ناوچانەی کە ئەنفال کراون کاکە ئێمە کێشەی مرۆڤی سەرەتاییمانێ کێشەی مرۆڤی سەرەتایی چییە ئاوە نان خواردنە خزمەت گوزاریە سەرەتایەکانە کاکە یعنی معقولە لە 35 ساڵی ڕابردووە چەند چەماڵ کێشەی ئاوی خواردنەوەی هەیە کێشەی خزمەت گوزاری هەیە یعنی بەداخەوە بۆ ئەم حکومڕانیە لە کاتێکا ناوچەیەکی دەوڵەمەند بە غاز بە نەوت بە وزا بە سەرچاوەی سروشتی بە کشت و کاڵ یعنی تۆ تەسەورکە بەس کۆرمۆر نزیکەی 20 ملیار متر 20 تریلیۆن متر سێجا غازی سروشتی هەیە بەس حەقلی کۆرمۆر حەقلی تۆپخانە 10 تریلیۆن سێجا متر غازی سروشتی هەیە یعنی داهاتێکی خەیاڵی لە فرۆشتنی نەوت و غاز و کۆندێسە و LPG و چوزانم ئەوە حەقلی چەماڵمان هەیە ئەم هەموو داهاتە ئەم حزبە سیاسیانە هەمویان دابش کردو و ئەیبەن و ئەیخۆن و بەبێ ئەوەی بیر لەوە بکەنەوە خەڵکی ئەم ناوچەیە چیەوێ یعنی بەداخەوە خەڵکی کە سوکاری ئەنفال کێشەی زۆرە مەشاکلی زۆرە کێشەی ئاوی خواردنەوەیە کێشەی قوتابخانەیە کێشەی ڕووبەری سەوزاییە کێشەی هەلی کاری هەیە هەموو ئەو کێشانەیە کە مرۆڤێک سەرەتایی هەیەی بەڵام بەداخەوە سەرڕای کێشە دەرونیەکان کێشە کۆمەڵایەتیەکان یعنی ئەمانە هێشتا ئەو ناوچانەی قوربانیانی ئەنفالن گوند و نارتیەکانی ناوچەی چەند چۆمەڵ لاحێ سەنگا و قادرکەرەم چەچەی جەباری شوان ئاخجەلەر هیچی وەک پێویست ئاوەدان نەکراوەتەوە کێشەی ئاوی خواردنەوەیانەیە ڕێگە و بانیانەیە قوتابخانەیانەیە یعنی ئەمانە هەموو کێشەن بەڕاستی و ئەو کێشانەی بەڕاستی خێزانەکان ئێستا بەشێکی زۆری هەر ئەو ئازارە ویژدانیانەیە هەر ئاهو حەسرەتیانەیە ترۆمایانەیە زەبری دەرونیانەیە یعنی ئەو شیرازە کۆمەڵاتی خێزان کە لە ئەنفالا تێکشکا ئەو شکۆیی کە تێکشکا هەتا ئێستا کە سوکاری ئەنفال و قوربانیانی ئەنفال بەدەست ئەو دەرد و نەخۆشیانەوە ئەناڵێنن بەڵام کوا ناوەندەکانی چارەسەرکردن کوا قەرەبووکردنەوەی معنەوی و مادی هەنێ شت کراوە بەڵام کاکە خۆتۆ ئەگەر مرۆڤێک کە سوکاریشی قوربانی نەبێ مافیەوەی هەیە شوێنی نیشتەجێبوونی هیچ قەرەبوویەکیشمان وەرنەگرتووە لە ڕووی معنەویەوە لە ڕووی ناساندنی ئەم پرسەوە گرنگە ئەم پرسە ببێ بە پرسێکی سیاسی ئەبێ دەسەڵاتداران و حکومڕانانی کورد خۆیان ئیش لەسەر ئەمە بکرد ئەبێ هەموو فراکسیۆنە کوردیەکان لە بەغا بە یەکدەنگ ئیش لەسەر ئەمە بکەن داوای پڕۆژە یاسا بکەن لە لایەنە سیاسیەکانی کاکە گیان هەرچی ئەم عێراقا هەیە هەمووی بۆ قەرەبووی شیعەدانراوە بەداخەوە بڕۆ بزانە قوربانیانی شعبانیە ڕاپەڕینی شعبانیە بزانە دووجەیل بزانە ئاوارەکانی ڕەفەح بزانە چی قەرەبوویان وەرگرتووە لە مەسەلەی لە حکوومەتی عێراقی لەو یاسانەی کە دەرکراوە لە عێراقا بۆ قەرەبووکردنەوەی زیانمەندانی دەستی ڕژێم بڕواتان بێ یعنی بەدەیان ملیۆن دۆلار و ملیار دۆلار بۆ ئەوانە خەرج کراوە بۆ خۆیان بۆ نەوەی نەوەکانیان بەڵام تا ئێستا هەڵەبجە و چیمیاباران و ئەنفال قەرەبووی وەرنەگرتووە
لەو بجەزە لە بەلاحی لە عێراقا هەبوو کامە بەڕاستی کەم تەرخەمی لایەنە سیاسیەکانە سەرکردایەتی سیاسی کووردا لە بەغا لەسەر هەموو شتێک گفتوگۆکەن لەگەڵ بەغایە لەسەر ئەنفال لەبێت. سپاس بۆ بەکر حەمەحسێن سەرۆکی ڕێکخراوی چەرمۆ بۆ پرسی ئەنفال سپاس دەکەین کە لەگەڵمانە بووی لە چمچەماڵەوە.